کە پێش 2 مانگ لەمەوبەر لە کەناراوەکانی وڵاتی تورکیا و هیچیانە خۆیان بگەنن بە ئیتالیا دوای ڕۆشتنیان بە دەریایە شەپۆلەکانی دەریا دیارە ئاراستەی یەختەکەی گۆڕیەوە بەرەو وڵاتی لیبیا ماوەی 2 مانگە بێت لە لای هێزەکانی حەفتەرن و دیارە بە ڕێکارێکی یاسایی زۆر قورس تواندرا کە کاروبارەکانیان بۆ جێبەجێ بکرێت دیارە ئەو ئامارانی بەدەستی ئێمە کە گەشتۆتەوە زیاتر لە 40,000 کۆچبەر لە ماوەی 11 مانگی ڕابردوو لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە بە دەرلەوە لای هەموو لای ڕوون و ئاشکرایە ماوەی 3 بۆ 4 مانگە بێت کە لێشاوێکی زۆر لە هاوڵاتیانی عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕوویان لە وڵاتی بیلاڕوسیا کردووە کە ڕێژەکە زۆر مەترسیدارە و زەنگێکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان و عێراق کە زیاتر لە 7,000 کەس لە ئێسایا لە وڵاتی بیلاڕوسیا نسبێکی زۆر کەمی لێگەڕاوەتەوە بۆ ئێرە و لە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارە ژیانە گوزەرێنن دیارە بە 2 پرۆسەی جیاواز کۆمەڵە کۆچبەر گەڕاوەتەوە بەڵام لە چاو ئەو ڕێژە زۆرەی لە وڵاتی بیلاڕوسیا و لێرەشەوە داوایەک ئاراستەی سەفارەت و قونسوڵگەریەکان دەکەین کە ئەبێ هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەو کۆچبەرانەی کە نایانەوێ خۆیان بە شێوازێکی ئارەزومەندانە بگەڕێنەوە لەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپا.